فۆرمانی کە ئێستا بڵاو کراوەتەوە بە هیچ شێوەیە بێ ئاگای خۆمان دەرەبڕین ئاگامان لێنێ لە دوور و نزیک وەزارەتەکەشمان ئێمە هەردەم پشتیوانی مامۆستایانمان کردووە لە هەموو ئیشێکە خزمەتیان بکە بەڕاستێکی بە گواستنەوەی ڕاژەکان ئێمە منەکە پێشتر سەرۆکی لقی مامۆستایان بوومە پشگیریانم کردووە چوونەتە لای وەزیر چوونەتە بەغدا بەڵام ئەوەی کە ئێمە لە ئەی خوێنینەوە لە بەغا تۆ کۆمەڵی کێشە هەیە من لەسەر ئەوەی کە بۆ ئەم فۆرمانی کە ئێستا بڵاو کراوەتەوە بە هیچ شێوەیە بێ ئاگای خۆمان دەرەبڕین ئاگامان لێنێ لە دوور و نزیک وەزارەتەکەشمان و ڕەئی وەزارەتیشمان ئەوەیە ئەڵێ ئێمەش ئاگامان لێنێ بەڵام ئەو تەوزیحی کە منوە مامۆستایان بدەم پێش 2 هەفتە لەمە پێش جەنابی وەزیر لەگەڵ وەزیری پەروەردەیە لەگەڵ وەزارەتی مالیە دانیشتووە ئەوان باسی کۆمەڵی کێشەیان کردووە کا مامۆستایانە فەرمانبەرانە کێشەیان هەیە لەوای کە جیاوازی لە موچەکەیان لە پلەی وەزیفیان لە خانەنیشتبوونیان و ئەو لە دامەزرانیان کە ئەو عقدانی کە زیاتر لە 1000 عقدمانەیە ئەسڵەن ناویان نییە لە بەغدا ئەمە هەمووی کێشەیە بەڵام ئەوەی کە ئەوان وتیانە حەلەکەی ئەوەیە کە لە بۆ ئەوەی لە میزانەیە جێ بکرێتەوە لە پەرلەمان ئەبێ جێ بکرێتەوە لە فەسڵێکی تەشریعی ترا لەوەی کە لە داهاتوودا ئەم با بڵێن ئەم بوجێ و موچەیان جێ بکرێتەوە بۆ ئەوەی بەغداد موافقە بدا بەڵام ئێستا بە هیچ شێوەیەک وەی من ڕێزمانەیە بۆ هەر کەسێک منەظەمەیەک هەر ڕێکخراوێکی مامۆستایان هەوڵی خۆیانە